لەگەڵ دەستگای خێرخوازی بارزانی هەنگاوی چاکەدەنین و ڕوو دەکەینە شاری سلێمانی بە دوای ئەو کەسانەدا دەگەڕین کە تەنها دەستکردنیان پێویستە تاکو بژێوی ژیانیان دابین بکەن. ئەماش هەم ئەرکە و هەم ئاواتی دەستگای خێرخوازی بارزانیە تاکو بتوانێت دەستی کەسانی کاسب بگرێت. هەروەکو بارزانی نەمر فەرمیەتی جێگەی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت. گەماروی ئابووری و نەناردنی بودجە و موچە لەلایەن بەغداوە دۆخی دارایی بەشێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی قورستر کردووە. ڕێگای دوور دەوڕین تاکو ئاسۆی هیوا لە دڵێکی گەنجی خاوەن پێداویستی تایبەتدا لە ناحیەی سەی سادق بچێنی. ئەم گەنجە بەویستی خۆی داوای لە دەستگای خێرخوازی بارزانی کردووە ماتۆرسکیلێکی بۆ دابین بکەن تاکو بتوانێت نانێکی حەڵاڵ و گەرم پەیدا بکات. کاک ئیسماعیل ئەمڕۆمە لە سەی سادقین هاتوین بۆ لای گەنجێک خاوەن پێداویستی تایبەتە پێم وابێ موچەی خاوەن پێداویستی تایبەتیشی هەیە بەڵام خۆی داوای کردووە دەوێت دەستی کار بگرێت. ئێوەکو دەستگای خێرخوازی بارزانی ئەمڕۆ چی بۆ کرد؟ ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانی ماتۆڕێکمان بۆ ئامادە کرد لەسەر داواکاری خۆی گوتی دەمەوێت من بە دەستەکانی خۆم کار بکەم ینی نانێک بە دەستەکانی خۆم پیا بکەم بۆیە ئێمەش ئەوەمان بۆ کڕیوە بۆ خۆی لەسەر داوای خۆی کە کاسبی پێ دەکاتن و دواییش خۆمان چاومان لێ دەبی بە بەردەوام ئاگاتان لێ دەبێت؟ بەڵێ بە تاکید ئاگامان لێ دەبی و هەموو مانگە راپۆرتی لەسەر ئامادە دەکەین بۆ لای خۆمان زانین ئەو کەسە تا چەند توانیتی پەرە بە کارەکان و شتەکانی خۆی بدات. ئاگاتان لە دۆخی دەبێت بە تاکید. دەستان خۆش. سڵاو لێبێت چۆنی بە قوربان؟ یەخوازی بە ساغەم موچەی خاوەنی پێداویستی تایبەتی وەردەگری؟ بەڵێ موچەی خاوەن پێداویستی تایبەت وەرەگرم. زۆر باش. ئەوەی تر ماتۆڕەکەشمان بۆ هێنایت؟ یەخوا دەستی خۆش و زۆر مەمنونتانە. دەستگای خێرخوازی بارزانی کردوێتی. دەستی خۆش بێ یەخوا مەمنونتانە. حەزێتان کێشاوە. دەچینە شارۆچکەی عربەت هەنگاو بۆ لای کرێکارێک دەنین کە بەهۆی قورسی کارەکەیەوە دۆخی تەندروستی ڕێگەی پێنادات بەردەوام بێت لە کرێکاری بەڵام بۆ پەیداکردنی بژێوی ژیانی بە ناچاری کرێکاری دەکات و ئازارەکانی جەستەی پشتگوێ خستووە. ئێستا لە عربەتین پێم وایە هاتوین لای کەسێکە کرێکاریەکە ڕەنگە دۆخی تەندروستیشی باش نەبێ بابزانین ئەگەر ماتۆڕێکی بینێت چ کارێکی پێکات دەوێت لە کرێکاری چکە توانای نەماوە ئیش بکات. تۆ کار و شتیوا چی دەکەی؟ وڵی بەزەمەش ئیشی کرێکاریەکە. ئیشی کرێکاری هەموو ڕۆژە هەیە؟ نە بەخوا بزم لە ماگادا ڕۆژیشمان ئەگەر بی. ئەوە ماتۆڕەکەیە ئەگەر بدەینێت چ کارێکی پێەکەی؟ چی ئیشەکەت پێ دێ؟ وەڵاهی ئەوەی ئیشی پێ بکرێ پێ. وەکو چی؟ وەڵی وەکو نیوە فرۆشتن. دەچینە شاری قەڵاتزێ لەوێ دەرگای کرانەوەی سەرچاوی بژێوی ژیان بۆ گەنجێک دەکەینەوە کە ماوەیەکە بێکارە و بێکاری چرکەکانی ژیانی قورستر کردووە. ئەمڕۆ دەستگای خێرخوازی بارزانی لە بێکاری ڕزگاری دەکات و ئیتر لەمڕۆوە دەتوانێت کارێک بەو ماتۆرسکیلە بکات کە بۆی دابین کراوە و نانێکی حەڵاڵ لە ڕەنجی باوکانەوە بۆ منداڵەکانی بباتەوە ناو خانەوادەکەی. دەستگای خێرخوازی بارزانی دیارەکی بچووکی بۆ تۆ هێناوە بۆەوەی بتوانی کارێک پێ بکەیت. لە سەرداوەکاری خۆشی بەڵێ پاشەوەی بە دوواداچوونمان کرد گوتی ئەگەر من پێویستم بە هاوکاریە تا ئەوەی دەستم بگرن ئەمە بۆمە دڵخۆشی بوو بۆیە بڕیارماندا کە ئەمەی بۆ بکڕین و بتوانانی دۆخۆی کارێک پێ بکاتن ئینشاءڵڵا. دەزانین کەپی دەزانین زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم. ئەو بۆمانێ ناوی ئەی مۆڵەتی شۆفێری ئەو شتانت هەیە؟ مۆڵەتی شۆفێری نیوانە؟ جامە مۆڵەتی ماتۆڕەکەش بۆ دەردەکەین؟ زۆر سپاسان دەکەم زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم کە باو گێرە گەورە هەستا زۆر سپاسی جەنابتانیش دەکەم. ئەمن زۆر سپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم کە بەو ئەزیێتیان کێشاوە لە شاری هەولێر هاتن بۆ دەواازەی قەڵازێ بەڕاستی ماندووبوونێکی زۆریان کێشاوە زێ دڵخۆشیە بۆ من و دوورا ڕێستێرەوە سپاسی دەستگای خێرخوازی بارزانی دەکەم.
لە دەمە و ئێوارەیەشی دڵڕفێنی قەڵاتزێدا دەچین بۆ لای کەسێکی کاسب کە بەبێ ئەوەی ئامرازی گواستنەوەی هەبێت بەسەر بەرزی و شانازیەوە خەریکی کەسابەتی خۆیەتی و ڕسق و میوەکانی بەکرێ دەهێنێت و بەڕووی کڕیاراندا نمایشی دەکات سەرچاوی بژێوی لە کۆڵی خۆی ناوە و بە سەختی نانێکی حەڵاڵ پەیدا دەکات دەستگای خێرخوازی بارزانی ماتۆرسکیلێکی دۆستی ژینگە بەم کاسبە دەدات و بە گرنگیەوە دەڕوانێتە سەلامەتی ئەو کاسبکارانە تاکو بتوانن بەپێی ڕێنمایەکانی هاتوچۆ ماتۆرسکیلەکانیان لێ بخڕن و ببێت بە سەرچاوی داهاتی ڕۆژانەیان. سلام علیکم. علیکم سلام. هەنار کیلۆی بەچەنە؟ بە1000. ئەی چۆن ئەو شتانە دێنی تو هاتوچۆی پێ دەکەی؟ ڕۆژانە ماتۆڕێکی شڕەکەم هەبوو پێشتر خێخواش بۆی کڕبووم بەس سوبحانەڵڵا ئەوەی کە ڕۆژە پەیدام دەکرد دەبوو لێم سەر بکرد بایەوە هەم ئەکسیدی تاواو نەبوو هەم گێڕی تاواو نەبوو ینی ڕۆژێ ئەوەی لێم سەر دەکرد بەشی ماڵ منداڵەکەم نەدەکرد بەشی ماتۆڕەکەی دەکرد. ئێستا لە شوێ ماتۆڕەکە ئەمڕۆ هاتوین پێت نییە؟ ئەوڕۆ لە ئیشکەوت یەکجاری نازانم ینی سوبحانەڵڵا بوا بوو. ئەو برادەرە هاتووی ماتۆڕێکی وێدام وتی بیبە ئەو ئێوارە ئیشی پێبوو لێ وەرگرتمەوە سەر لە نوێ ئەو ناسار توێتەکەم گرت هێنام لێرە دامنامە بۆی بیان فرۆ چاوەڕێ دەکەی بەچی بچەوە وڵای ڕحمی خۆی گەورەگەر نەفرۆشاگە فرۆشای شاڵا بەدەست ڕاوەشانداگەر مایەوە توێتا دەگرم و دەڕۆمەوە ئەمە لە دەستگای خێرخوازی بارزانانی لە هەولێرەوە هاتوین پاشەوەی بە دووا داچوورمان لۆ جەنابەت کرد زانیمان وەزغی جەنابەت وایە پێویستت بە دەستگرتنە ئەو دەستگرتنەشەوەیە کە بتوانی کاسب پێ بکەیت بەڕاستیەوە دڵخۆشی مەیە کە جەنابێت ئەگەر بتوانین دەستت بگرین بتوانی کاسبی بۆ ماڵ و منداڵت بکەیت بۆیە دەستگای خێرخوازی بارزانی دیارەکی بچووکی بۆ هێنایی ئێستا ئەمە پێشکەشت دەکەین و ئیشاڵڵا ئەم شەوە بە مانتۆڕی خۆت کە ئەڕۆیتەوە شیەکان هەردەگری و دەچیەوە و بەیانیانیش دێەوە و هەر وەختە چویستت بۆ هەر شوێنێک پێ بچی هەر سەلامەت واڵا بێ دەستگای خێرخوازی بارزانی بەڕاستی دڵی ئێمە و خەڵکی کوردستانی عام فەقیر و هەژاری خۆش کردووە ئەمن ئەوە بسمیللا ئەوە مەرگرت بە زۆرم بیستوە زۆر کەس وەری گرتووە لەلایەن وانیشەوە من مەمنونی دەدەبڕم بۆ دەستگای کە ئەو دەستە یارمەتی و هاوکاری بۆ هەژار و فەقیرانە درێژ دەکات ئەمەش وەسڵەکەیە ئەمە بووە خاوەنی ماتۆڕەکە لە دنیا و قیامەت هیچتر پێویست نییە پێم وابێ خۆ دووتبوو تەنیا ماتۆڕێکم بۆ بکڕم بۆی بتوانم کار و کەسابەتی خۆ بکەوە هەر ئەوەیە دی کە دەستماکەم ئەو تۆ نییە کە بتوان بەخۆی زۆردا بە قەرز ئەو شتێک ئەو هەناری زۆر جار بە قەرز دێنم دەیفرۆشم و اینجا پارەکەی ماکەی دەدەم و قازانجەکەی 10,000 15,000 هەڵی دەگرم بۆ خۆ بۆ ماڵمداڵ ئێمە شانازی دەکەین کە خزمەتی تو بکەین چونکە بارزانی دەفەرمێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری ملەتی خۆی بێ ئەم دەستگایش لەسەر ئەم وتەی دامەزراوە. تەواوی ئەو کاسبانی ماتۆرسکیلیان وەرگرتووە بەپێی ڕێنمایەکانی هاتوچۆ لە بەشی مۆڵەتی لێخوڕینی ماتۆرسکیلیان بۆ دەردەکەی تاکو بتوانن بە شێوەیەکی فەرمی و لەژێر سای ڕێنمایەکانی هاتوچۆدا ماتۆرسکیلەکانیان لێ بخڕن و لە کاتی گەڕان بەناو کۆڵان و شەقامەکاندا لەگەڵ پەیداکردنی ڕسق و داهاتێک ژیانی خۆیان و هاوڵاتیان لە ژێر سایی ڕێنمایەکانی هاتوچۆدا بپارێزن.